بۆ تاوتوێکردنی ڕەشنووسی بودجەی 2018 عێراق کە بە پێی ڕەشنووسەکە بەغدا بۆ پرسی موچە و بودجە ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ پارێزگاکان دەکات نەک حکوومەتی هەرێمی کوردستان. سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکانی کوردستان کۆبووە. لە دوای کۆبنەوەکەدا پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکانی کوردستان ڕایان گەیاند پێشوازی لە دەست پێشخەرێکەی عەبادی دەکەن بۆ پێدانی موچەی فەرمانبەرانی کوردستان، بەڵام دەبێت بە پێی سیستەمی بایۆمەتری پارەکە بنێرێت. خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی و لەسەر بنەما دەستوریەکان بە پێویستمان زانی. یەک، جەخت بکەینەوە لەسەر دیالۆگ و گفتوگۆ لەسەر بنەمای دەستور بۆ چارەسەرکردنی ناکۆچەکانی نێوان هەردوو حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم لە پێناو بەرژەوەندی گشتی عێراق و هەرێمی کوردستان. دوو، پێشوازی لە دەست پێشخەریەکەی بەڕێز سەرۆک وەزیرانی حکوومەتی فیدراڵ بەڕێز حەیدەر عەبادی دەکەین بۆ پێدانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام بە پێی داتا و زانیاریەکانی سیستەمی بایۆمەتری کە هەموو زانیاریە تەندروستەکان لەخۆ دەگرێت، ئەمەش جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ ئەم ڕەشنووسی بودجەی حکوومەتی فیدراڵ کە بڵاو بۆتەوە زیاتر لە نیوەی موچەخۆران بێبەش دەبوون لە موچەکانیان. بۆیە داواکارین بە پێی سیستەمی بایۆمەتری موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بودجەی عێراق دابین بکرێت. سێ، تایبەت بە پارێزگای هەڵەبجەی شەید داواکارین بە پێی یاسا وەک پارێزگایەکی هەرێمی کوردستان لە یاسای بودجەی عێراق ئاماژەی پێ بکرێت وەک ساڵانی پێشوو. حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لە ڕەشنووسی یاسای بودجەی 2018 عێراق چەندین پێشێلکاری دەستوری هەیە و ڕەچاوی هیچ ماف و خواستێکی کوردستانیشی تێدا نەکراوە. ئەو زانیاریانی کە پێمان گەیشتە لە ڕەشنووسەکە بەداخەوە بە هیچ شێوەیەک ڕنگدانەوەی حەز و خواست و پێداویستەکانی هەرێمی کوردستان لەخۆ ناگرێتن و بەتایبەتیش چەندین بڕگەی زۆر گرنگ هەیە کە پێشیلکاریەکی زۆر ڕوونە بە دەستوری عێراق و بەتایبەتیش لە زۆر شوێن ئەسڵ ناوی هەرێمی کوردستان ناینی بەڵکو ناوی پارێزگاکانی شیمالی دەینیتن و یاساناسانی زانانی خۆمان لەسەر ئەو بابەتە ئیشیان کردیەوە. هەروەکو ئاگادارم بەیانێکی بڵاو کراوە کە دەستنیشانی ئەو بڕگا نەکرایە. لە ڕاستیدا ئەوەی کە لە بەغدا ئێستا دەگوزارێتن زیاتر هەوڵ دەدەن کە هەرێمی کوردستان لە قوارەی دەستوری و قوارەی یاسایی خۆی بەدەربگرن. سەبارەت بە نامەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بۆ حکوومەتی ناردووە لە ئەگەری دابین نەکردنی شایستەداراییەکانی ئەو پارێزگایە بە تایبەتی موچەی فەرمانبەران لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان ڕاستەوخۆ مامەلە لەگەڵ عێراق دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت بە هیچ شێوەیەک ئەو بڕیارەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی قبوڵ ناکەین. ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆی نییە ئەمر لەسەر ئەنجومەنی وەزیران بکە یاشت بەسەردا بسەپێنێ، چکە ئەم جهتێکی سەروی ئەو ناقابلی قبولکردن نییە کاکەوە بە هیچ شێوەیە قابلی قبولکردن نییە. لە دستوردا هاتووە سلێمانی پارێزگایەکە لە زمنی حدودی هەرێمی کوردستان. بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان پێیان وایە عەبادی نیازی باش نییە لەگەڵ هەرێمی کوردستان، چونکە ئەوان دەڵێن ئەگەر عەبادی خەمی هاوڵاتیانی کوردستانیەتی و مەبەستی دووبەرەکی لە نێوان پارێزگاکان و حکوومەتی هەرێمی کوردستاندا نییە، ئەوە لە 170 بودجە بۆ کوردستان دیاری دەکات نەک ئەو بەشە بودجەی کە بۆ هەرێمی کوردستانی دیاری کردووە کە بەشی تەنانەت یەک پارێزگای هەرێمی کوردستانیش ناکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.